We've arrived at the Pacific Ocean. گەیشتینە زەریای ئارام دوایی 3000 مایل. دوو ڕۆژنامەوانی ئەسۆشێت پرێس 3000 مایلیان بڕیوە لە کەنداوەکەوە بەرەو زەریای ئارام کە بە درێژایی ئەمبەر و ئۆبری سنووری نێوان ئەمریکا و مەکسیکیان کۆمەڵ کردووە. ئەوان لەگەڵ هەر کەسێکدا و هەر کەسێک کە دەیویست دەردەدڵی خۆی بکات گفتوگویان کردووە لە هەوڵی ئەویاندا بۆ ڕووماڵکردن و زانینی دۆخی ناوچە سنووریەکان لەم ساتە وەختە مێژوویە هەستیارەدا. با بچین بۆ شوێنی نان خواردنەکە. کریست لەوێ دەژی. چێ لێرە دەژی براکەم؟ کۆچبەر؟ مەبەستەوەیە کریست کرێکارە و ناوی کۆچبەرە؟ گلۆری کرێکارە. ئەوان چیان دۆزیوە لە شەڵتەرگەرێکی نیمچە شۆڵکراوی کۆچبەراندا لە ویلایەتی تیمۆلیپاس ناوچەیەکە بەرەو دەهلیزەکانی هاتوچۆی مادەبێ هۆشکەرەکان لە بیابانی سۆنۆران کە ناوچەیەکە چارەنووسیان دیار نییە و ناڕوون و هەمیشە پێشبینیشتی ناچاوەڕوانکراو دەکەن بەڵام ڕیشان لە فەرهەنگ و مێژوویەکی هاوبەشەوە هاتووە. کێشە نییە ئەگەر ئەوان دیوارەکە دروست بکەنیان نا خەڵک هەر خۆی دەکات بۆ دیوەدا بە هەر ڕێگەیەک بێت. ئەوە ئەو شێوازەیە کە چەندین ساڵە لە ئارادایە. بۆن و بەرامە و دەنگی نێوشاری تیخوانە خەیاڵی بردین هەر کە دەرگاکانی جێبەکەمان کردەوە ئێمە گەیشتی نەزەرەی ئارام و سنوورە پەرژینکراوەکانمان بینی کە بە درێژایی خاکە لمینەکە تا دیار نامێنێت بەرەو ئاوەکە شەپۆلە قاوەیە زەبەلاحەکان کە سەرزەمین و دەریا لە نێوان مەکسیک و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جا دەکاتەوە دەبینی. مەکسیک ناتوانێت پارەی ئەو دیوارە بدات لەبەرەوەی دانەڵد ترامپ ئەوەی کە دەبێت بینای بکات هەر ئەوە کە بایخ بە دروستکردنی دەدات ئەو هەر دەیکات و دەبێت خۆی بۆ خۆی پارەکە بدات. ئێمە باوکێک و کچەکەیمان بینی کە لەم دی و ئەو دیوی شیشبەندی سنوور پەرژینەکەەوە لەگەڵ یەکتردا قسەیان دەکرد و خاوەن خێڵگەیەکی ئاژدڵداریمان بینی کە خەڵکی ئەریزۆنا بوو. ئێمە دیوارێکی درێژ لە سنووری باشوور دروست دەکەین. پێشتر ئەم کەسە لە پشتیوانانی دروستکردنی دیوار پەرژینەکە بووە بەڵام ئێستاکە بۆری خسۆتە نێو هەر بیرە ئاوێکەوە کە کەوتونەتە ناوچەکانی خاوەنددارێتی خۆیەوە لە بیابانەکەدا بۆ ئەوەی کە کۆچبەرەکان بتوانن بەهۆیەوە ئاو بخۆنەوە. من بۆ ماوەی 10 ساڵ هەڵمەتم کرد سەبارەت بە دیوارەکە. کاتێک ئەو خۆ بەخۆ هات و گوتی من بەرەو دروستکردنی دیوارەکە دەڕۆم هەستم بۆ کرد کە من خۆشم دەوێت. ئەمە دوایمین وەستانی ئێمەیە. ئێمە 3000 مایلمان بڕیوە لە کەنداوەکەوە بەرەو زەریای ئارام. ئێستا کە من لە ناوچەی بێلایەن دەژیم چاودێرانی سنووری سەرباستینالۆوە بە تەواوەتی ناوچەکەیان کۆنتڕۆڵ کردوین. من چیکانام لەبەرەوەی من مەکسیکیم و ئەمریکیشم. من سەر بە هەردوو وڵاتەکەم. 22 جار ڕۆشتن و گەڕانەوە بە درێژای یەکێک لە 10 سنوورە هەرە درێژەکانی جیهان لە ماوەی زیاتر لە 2 هەفتەدا. ئەو بەرزای و نیشێویانەمان هاتەڕێیە کە سەرۆک دۆناڵد ترامپ لە ڕێەوە دەیەوێت دیوارێک بە بەرزی 30 پێ دروست بکات. ئەمە شێتیە. ئەمە وەک شتێکی پرۆپوز وایە کە تا ئێستا لە ژیانمدا گوێم لێ بوو بێت. بە کردار ئەمە نەکراوە. ئەمە شتێکی ناخلاقیە. بە شێوەیەکی کردداری کە هەر کەسێک لەوانی کە ئێمە چاوان پیان کەوت بە پێشوازیکی گەرمە و هاوکە بە دەربڕینێکی هەستێکی قوڵەوە گزارشیان لەو شوێنە دەکرد کە تیایدا دەژین هەر لە مامۆسەخانە نشینە ئەمریکایەکانەوە کە لە باخچەی بیگبێنلی نیشتیمانیە تەکساکس بینیمانن ئەوان کە باوەڕیان وایە کە دیوارەکە شتێکی نائەخلاقیە. لە سەدا 90 بۆ 95 ئەم ناوچەیە کە من بە درێژای ئەم ڕێگا چاوم پێیان کەوتووە دژی زیادکردنی لەشکری و بیناکردنی دیواری نوێن لەم سنوورەدا. لە هەموو شتێک زیاتر لەم گەشتەماندا ئێمە ئەومان دۆزیەوە کە ناوچەکە و کولتوری ئەوان نە بە تەنیا ئەمریکاییە و نە مەکسیکاییە بەڵام تێکەڵەیەکە لە هەردوودا.